ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خوشی بەڕێزم خاتوشنۆ پرۆژەیەکمان لە مانگی چواری ساڵی 2019 تەقدیمی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە بۆی کە بەرهەمهێنانی کارەبا لە خطواتی جیاوازەوە بەرهەمدێنین وەکو وزەنێبووەکان پرۆژە یاساکە لە مانگی چوارەوە تەقدیمی سەرۆکاتی پەرلەمان کراوە بە ڕێژەی یاسای ئەندامانی پەرلەمان و لە مانگی دەوە نێردراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە سێ تەوەری سەرەکی هەیە بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی وزەی با لە ڕێگەی هایدرۆپاوەرەوە و لە ڕێگەی تاقەی شەمسیشەوە هاوتەریب لەگەڵ سۆلەر بۆیلەریش طبعا ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە گرنگجەشی ئەوتۆی هەیە کە توانێت کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان بەڕادەیەکی باش چارەسەر بکات کە هەردوو ئاماژە سەرچەکە دەپێچێت یەکەمینیان زیادکردنی بڕی بەرهەمهێنانی کارەبا و لە هەمان کاتیشدا کەمکردنەوەی کرێسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام جێگەی داخە کە حکوومەت هەرێمی کوردستان لەم ئاسە تا ئێستاش کەڕە نەیتوانیوە کە وەڵامی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بداتەوە نەیتوانیوە داوای پەرلەمانتارانیش بەجێ بگێنێت و ئەلانی کەم بتوانێت وەڵامی سەرۆکاتی پەرلەمان بداتەوە پرۆژێ بخرێتە بەرنامەی کارەوە و ئەم گلەیە بۆ سەرۆکاتی پەرلەمانی شەڕاستە کە تا ئێستا پرۆژەکان نەخسۆتە بەرنامەی کار بە بیانەوەی کە تەبەعی مالی هێناردویانە بۆ حکوومەت ماوەی ساڵێک و 6 مانگە لە حکوومەت هەرێمی کوردستان تا ئێستا وەڵامەکەی ما وەرنەگرتووەتەوە لێرەوە و پەیامە بۆ یەکە حکوومەت هەرێمی کوردستان زوو بە زوو وەڵامی ئەم پرۆژێ بداتەوە گەل لە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندایە وزەنێبووەکان سێ جۆری سەرەکی لە خۆی ئەگرێ کە جۆری زۆریان هەیە بەڵام هەر سێ جۆرە ئەساسیەکەی تۆرباینی بایە کە وزەی با بەبێ ئەوەی هیچ سوتەمەنێکی بوێ دەیگۆڕێ بۆ وزەی کارەبا و هەروەها تاقەی شەمسی کە وزەی خۆر هەم بە گەربی هەم بە ڕووناکی دەیگۆڕێ بۆ وزەی کارەبا و هەروەها تۆرباینی گۆییە کە لە وێزگە کار و ئاویەکاندا ئەنرێ لە نێوان بۆریەکان کە توانای بەرهەمهێنانی کارەبا بۆ دوو هێندە زیاد ئەکا خێرایی ئاوەکە زیاد ئەکا